سڵاوتان لەبێت. پارێزگاری هەولێر بێسێ2 گرانی نرخی شتومەک و خواردەمەنی بۆ سیستەمی ئەسیکۆدا و ڕێوشوێنە گومورگیەکانی حکوومەتی عێراق گەڕاندەوە و دەشڵێت لەوەی ئێستا گرانتر دەبێت. پاملەری 964 ڕۆژی زمانی دایکی بەدەرفەت زانی تا لە پارێزگاری پایتەختی هەرێمی کوردستان ئومێد خۆشنا و ژمارەیەک پرسیار بکات و لەسەر هەڵکشانی نرخ لە مانگی ڕەمەزاندا ئەوتی دەکرێت حکوومەتی عێراق بۆ بەرزکردنەوەی داهات پێدانی شایستە دەستوریەکان لە ڕێگەی دیکە بگرێتە بەر و ئومێد دەکەن حکوومەتی عێراق پێداچوونەوە بکات چونکە هەڵکشانی نرخ بارگرانی لەسەر گەلانی عێراق دروست دەکات. لەبارەی چاودێری بازاڕ و بوونی دوو پشک لە ناو بەرهەمی زەیتون کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکرایەوە ئومێد خۆشنا وتی مانگی ڕەمەزان جوڵێکی جیاوازی هەیە و ناتوانرێ ڕێگە لە فراوانبوونی بگیرێت. کاسبکار هەیە چەرەسات دەفرۆشێ ئێستا شەربەت و شیرینی زیاد کردووە بەڵام چاودێری بەردەوام هەیە لەبارەی کوالێتی و نرخ و ئیجراعاتیش بەرامبەر سەرپێچیکاران دەکرێت. دیزاینەر و خانمە دەزڕەنگینەکان کەوتونەتە خۆیان و ستایل و شێوازی نوێی جلی کوردیان خستۆتە بازاڕەوە و دەڵێن ئەم ساڵ ترێندە و جەژنیش نزیکە و ستایلە کۆنەکانیش زیاتر باوە. عاتیەخان کە خانمێکی دنیادیدەی دیاری سلێمانیە کەوایەکی تەمەنی 70 ساڵی پۆشیوە و بە 964 وت من خۆم کۆنم و حەزم لە بابەتە کۆنەکانە کەواشم هەیە هی هاوڕێیەکمە ئەم قماشە ئەستورە و بۆ زستان گونجاوە. بە قسەی عاتیەخان ئێستا کەس ئەو جۆرە قماشانە نادورێت و تااقەتی نییە چونکە کاری دەستیە و بەلۆکە کراوە و ساڵانی زوو ڕەنگەکراوەکان کەمتر بووە بە تایبەت ئەگەر تەمەنی سەر و 40 ساڵ بوو بێت ئەوە ئەو ڕەنگانیان پۆشیوە. بەروکدر و خانمەکان بە پەیامێری 964 یان وت ڕاستە ماوەیەک ستایل و دیزاینە جلە کوردیەکان تێکدرابوو بەڵام ئێستا وامۆرکە کوردەواریە کۆنەکە بە دیزاین و شێوازی کوردەواری ڕێکخراوە و دەدورێت. شاتۆ عەتا کە دیزاینەری جلی کوردیە و دەڵێت ئەمساڵ جلی کوردی زۆر ترێندە و مۆرکی کوردەواریشی پێوەیە. بۆنی بەهار نزیک بۆتەوە و کۆتایی هاتنی دەنگی هەورە گرمە و بروسکەی زستان نزیکە. دیسانەوە حاجی لەقلەقەکان وەک نەریتێکی ساڵانە گەڕاونەتەوە بۆ زێتی خۆیان لە دەشتی شارە زور و ئاسمانی ناوچەکەیان بە جوڵە و بە کۆمەڵەکانیان ڕازاندۆتەوە. جەبار ئەحمەد دانیشتووی شارە زورە و چاودێری هاتنی ئەو میوانە ئازیزانە دەکات بە 964 وت. گەڕانەوەی حاجی لەقلەقەکان لە سەرەتای مانگی ڕەشەمێدا بۆ ئێمە مانای کۆتایی هاتنی سەرمایە. ئەوان دەچنە سەر تاوەر و شوێنە بەرزەکان و تەنانەت بناری مزگەوتەکانیش دەکەنە ماڵی خۆیان. دیمەنی حاجی لەقلەقەکان بۆتە بەشێک لە ناسنامەی بەهاری شارە زور. بەهۆی ئەو متمانەی لە نێوان ئەوان و خەڵکەکەدا دروست بووە بێترس لە شوێنە قەرەباڵغەکانیش دەجێ دەبن و دەبنەجێی سەرنجی منداڵان. بە پێی قسەی خەڵکی ناوچەکە ئەم باڵندە کۆچەریانە تا سەرەتای مانگی گەلاوێژ دەمێننەوە و چەندین جار بێچوویان دەبێت. پاشان لەگەڵ گۆڕانی کەشوهەوا دووبارە بەرەو ناوچە گەرمەکان کۆچ دەکەنەوە. پردی زارگەلی کارەکانی تەواو بوو بەڕووی شۆفێراندا کرایەوە. قەرەباڵغەکەی دەواازەی گەلی عەلیبەگیش ئیتر نامێنێت. نزیکەی 6 مانگا پردەکە شکاوە. هەرچەندە ڕێگایەکی بەدیل هەبوو بەڵام چارەی ئەو جم و جۆڵە زۆرەی ڕێگای هامڵتۆنی نەدەکرد و بەردەوام جەنجاڵی هاتوچۆی لێ دروست دەبوو. مەغدید ئەحمەد قایمقامی قەزای خەلیفان بە 964 وت هەرچەندە ماوەی تەواوکردنی پردەکە 100 ڕۆژ بوو بەڵام بەهۆی هاتنی زستان و نالەباری کەشوهەوا کارەکانی دواکەوت. تێچووی پردەکە 611 میلیۆن دینارە لەسەر بودجەی ئیدارەی سەربەخۆی سۆران کراوە. پێشتر خوسرە سادق بەڕێوەبەری چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبانی سۆران دەربارەی پردە نوێیەکە بۆ 964 باسی لەوە کردبوو. پردەکە دیزاینی فەڕەنسی دروست کراوە و لە ئاسن و کۆنکرێت و قیر پێک دێت. ئەوەی ئەمجارە کوالیتی زۆر باشتر بە جۆرێکە ئەگەر ڕووداوی هاتوچۆش لەسەری ڕووداد بە شێوەی پردە کۆنەکان گرفت دروست ناکات. هەر شاد